بنرین خوشتوی افدم و باش هیویادم خوش و سلامت بود خازین. اس نزیر کادانید گلودام بو پیشکش کرنا خلک کادیش برنامه کردی. افجاره دی بحثا هیوا رمضان پیروز کین. هلبت مانگا رمضان پیروز گرینگیو قرصایا خوهیا ادجیانا مسلمانی دا و توایا جیهانا اسلامی دا. لورا اگر صح بکینه دو نیرین هنه همبر رمضان پیروز. نێرینێک هەیە ئەو پەڕی ئیجابی و باشی هەلسەنگینیت و بەحث جێت هێتەکردن کە دبێژن ڕەمەزان قوتابخانەیە و ئەف قوتابخانە خودان ڕیسالە و فەلسەفەیە. هەروسا ڕەمەزان قوتابخانە ڕۆحی و فکری و زیندینکردنا هەست و وجدانایە. هەروسا ڕەمەزان هەلمەتە پاقشکردنا ناخ و دەروونێ مرۆڤیە. هەروسا ڕەمەزان ئەو هەلمەتە یا امدکارین اتوی هلمته دا زوربی کم و کرتین خو ین مانگین رابوری او 11 مانگین رابوری چار سر بکینو راست و بکینو پیداچونت خدا بکین. هروسا رمضان خولا پرورد کرنا روح و ناخ مروفیه. هروسا رمضان و کهوی درست کت نافبرا زنگینی و فقیری دا. فقیریت اینتا آست زنگینی دا، زنگینی جیت اینتا آست فقیری دا. هروسا رمضان مانگا حجی کرنا خودی و پیغمبری و مروایتیه. لورا اتهتا گوتن که پیغمبر صلاف سر بن بحثاوی چندی کرید بیجید اگر امتا من بزانید خیر و برکت رمضانی چند زوره ده تمنای کنو هیوی خازن همی سال یعنکو همی مانگین سال رمضان بیتن داکو و خیر به بهر نبن. بلی برانبر و چندی جی هندک آختنین دیجی هنت هنه گوتن سبارت رمضانی کد بیجن رمضان هیوا گرانبهاییه و هیوا توری و عصبیه و هیوا تنبلیه و بیکاریه و هیوا زور نوستنیه و زور خارنیه و هیوا استغلال و قرخ کرنیه و هیوا ویچندیه که ازیتا جسمی خوب بدن و زور خارنی بخون اتکاتت نآسایی دا. اتنافبرا وان هر دو بوچونان دا ام ده بوچونکا هفسنگ و ناوند دیوارگرین اشلای زوربارس مامستا عبدالرحمن صدیق لورا ناوی خوب ناوی و خیراتنا که گرم جناب سیدای زور بخیر بی مامستا ورس مامستا وکوما بحث کریم هر کاری که انسان بکت یا هر آخفتنه که بکتن فلسفه بش هيا يانكو نافاروك بش فيتشتي هيا لورا مدفيت المامستا بزانين اف حيفا رمضان بيروس كأم چاورين و دهيتا انجام دانو ام دي بجداري في چندي بين فلسفه خو هيا لو رمل جنابته داخست كين كبحثا فلسفه رمضاني به تكرن ديتنا تا چه فلسفه هيا بش حبونا رمضاني والله بناي خوي بخشندي مهربان لا بروسه كيميائيه كان دالن ماديكي كيميائي كو ماديكي كيميائي برهمكي بريتيا لا او ماديكي سيم بله لقل مادي سيم هنديك مادي دي ديت بو ماداني دي دالن برهم لاوك يكان يعني ناتج فرعي يعني تو ندويستوه يعني تو كاتيكا دتوي برنج بتشيني لقل كسوز دبي لقل هنديك جاو قولوا قجو جاي دي كش ديت هذا بله تو اود نويستوه بس اويش دي بس اوا داوا كراو نبو برنجك داوا كراو بله رمضانيش فلسفيه كي سركي هي لقل شي دا هنديك شتي فرعي ولاوكي دي جا زور جار بلاوكي كان خريق دبن اجا بلاوكي كان خريق بين هيت سودي نابي شلون بله يعني خواه سبحانه وتعالى ده فرمي كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون بله يعني همو ليق وشكوبوا كواتاك وقت هذا الله خواه سبحانه وتعالى ده فرميت ايوه الرجوتان لسر فرز كرا وكو لسر نوتنا توكاني ديكي بيشي ايوش اواني بيشي ايوش هبوا كوات الرجو شتيكي تازنيا بله بيشي شبوا اما تا استشتيكي نوع ما نقوتوا نوع أويك على فرمي لعلكم تتقون بله تقوى الشيء اللي رجل إن جاك فرمي لعلكم تتقون اتقوا الله يتقون الله تتقوا الله أم يعني بكردي بهالله هاتو التفسير كردن بله يكسر دلن كالله خدا فرمي اتق الله الله خدا بترسن فرمي اتقوا الله دلال خدا بترسن دلال لعلكم تتقون يعني خوار رجل لسر فرس كرن بوي ليه بترسن آخر بو يعني خوي كوم الله يعني إنسان كان هندێکی خدایان خۆش دەوێ لە خۆشویستنی خوددادا عیبادەتی بۆ دەکەن هەندێکیش بە سروشتی خۆیان وایە دەترسە ئەویشێ بەس خدا خۆی پێی خۆشە بە خۆشەویستی بیپەرستی بەڵام هەندێک نەگەشتونەتە ئەو ئاستە دەترسن
بۆیە خوا بە هەندێک ئەگەر خوددا مەبەستی لە تەقوا ترس بێ وەکو ئاەتەکە قورئان دەیفەرموو فلا تخافوهم وخافوني ئەوە دیارە وازحە بە کوردی یعنی لێیان مەترسن لە من بترسن بله یان باسی خەشەی دەکرد ولا يخشون أحدا إلا الله خشيك تعظيمي قلبه ئەوش نوعێکی ترە بەڵام ترس نییە کەواتە تەقوا چییە؟ تەقوا با بچنەوە لای عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ لە سەحابیەکە پرسێ بە ناوی ئوبەی کوڕی کەعب ئەڵێ یا ئوبەی ما التەقوا بله ئەڵێ تەقوا چییە ئوبەی ئەویش پێی دەڵێ یا ئەمیر المؤمنین ئەی خەلیفەی مسلمانان أرأيت إن كنت في طريق ذا شوك فماذا كنت فاعلة أقل الرقيق دركاوي دا بروي بله شدكي أيش دلي شمرت واجتهدت بكردي يعني خوم دكراسة كم كودا كم أو هولا دم بجورك بروم هيج دركك بمنو ننستيو هيج دركك ببي من أنا شيء بله دي الله فذلك التقوى كواتب بم تعريف الصحابية تقوى بوبا شي تقوى بوبا خو باراستن بله بوبا خو باريزي كواتا فلسفەی ڕۆژوو لعلكم تتقون يعني بۆ خۆپاراستنی خۆتانە خۆپاراستن لە چه؟ ئەنجە لێرە دێتە سەریکە تۆ چ دەکەی کەواتە خۆپاراستن لە چی لەوەی کە ئەم بە پلەی یەکەم بریتە لە خۆگرتنەوە لە خوارد و خواردنەوە کەواتە ئەم مەکینەیە ئەم جەستەی ئینسانە ماندووە پێویستی بە جۆرێک لە چۆن ئەڵێ ئەوەی لە بواری میکانیک پێی دەڵێن سیانە و تازەکردنەوە و چۆن ئەڵێ دووبارە هێنانەوە ئارای ئەو هێزەی یەکەمی بدەیتەوە و تازەیکەیتەوە و نوێی کەیتەوە کەواتە ئەم جەستەیە پێویستی بە لە مانگێکە خودداوای فەرمۆ کە پێویستی بە جۆرێک لە ئیسراحەتە کەواتە ئەمان چێتەوە سەرخانەی دووەم کەواتە مانگی ڕەمەزان مانگی کەمکردنەوەیە هە لە ڕووی ژینگە شتێکی پێ دەڵێن ڕیدیوس یعنی بۆ ئەوەی ژینگە پیس نەبێ شتەکانت کەم کەرەوە کەواتە مانگی ڕەمەزان بوو بە مانگی کەمکردنەوە سێ وەجوە ئەبێ بە دوو سێ ئەبێ بە دوو بەڵام مشکلەکە ئەوەیە گرفتەکە ئەوەیە ئاریشەکە ئەوەیە کە مسلمان دێت چ دەکات لە ئێوارە تەعویز دەکاتەوە یعنی تەعویزی ناوەڕاستەکە دەکات و دەکاتەوە بەسێ جا هەموو جا من دەڵێم لە یەکەم ڕۆژی ڕەمەزان تەرازویەک دانن خۆتان بکێشن یا نەتان بوو بچن لە هەر شوێنێ خۆتان بکێشن لای برادێک بدانن چەند کیلۆن کێشی تۆ پشتی ڕەمەزان تەواو دەبێ و شەوی جەژن خۆت بکێشە یعنی دەرکەوتووە خەڵک لە پشتی ڕەمەزان قەڵەوتر بووە وەزنی زیادی کردووە ئەمە مشکلەیە ینی گرفتێکی گەورەی بۆ دروست بکەواتە ئەو ڕەمەزانە ئەو دەورەی خۆی نەبینی خاڵێکی دیکە یعنی لە باسی تەقوا ئەوەیە کە ینی تۆ بازنەیەکت هەیە بە بەردەوامی ئەم بازنەیە 365 ڕۆژ تکرار دەبێت دەڵێن بۆ ئەوەی ژیانت خۆش بێ هەندێک جار ئەو ڕۆتین ینی دووبارە چەند بارە ئەو ڕۆتینە ئەو ئەڵقەیە بشکێنە بە مانگێک خوددا دەیشکێنێ بۆ ئەوەی 11 مانگەکەی دی مانایەکی هەبێ یان زەمانگەکەی دی مانایەکی هەبێ ئەمەش بریتە لە چی لە شکاندنی ئەو ڕۆتینەی کەوا فێری بووی لە هەموو ڕۆژێک سبینێ نیۆڕۆ و فرەڤین و تێشت و شیڤ و ئەم سێژەمە تۆ نان دەخۆی کەم دەبێتەوە کە کەم بووە ئەمە ئیرادەی تۆ دەنوێنێ بەرامبەر بەوەی کە تۆ وەڵا چۆن لە ڕەمەزان توانیت سێ بکەی بە دوو بۆ لە ڕۆژەکانی دیژ ناتوانانی زۆر کەس دەتوانێت سوودی لێوەربگری ئێستا خەڵک پارە دەدا دەچێت بۆ خۆ لاوازکردن ئەی باشە بە بەلاش بە خۆڕایی بە خوددا مانگێکی بۆ هێناوی دەتوانی سوودی لێوەر بگری بۆی لە 11 مانگەکەی تریش هەمان شت دووبارە بکەیتەوە جا ئەمەیە کە جارێکی تر زۆر گرنگە خی گەورە فەرمی شهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن یعنی پەیوەستکردنی قورئان بە ڕەمەزان قورئان دوشتی زۆر گرنگن ئەومان پێ دەڵێ مادام ینی دابەزینی قورئان لە ڕەمەزان مانای چییە مانای وایە ئەبێ ئەم مانگە وەکو زانایان دەڵێن مانگی قورئان بێ مانگی قورئان چییە مانگی قورئان بۆ یەکێک نەزانێ قورئان چییە بخوێنێ باشە بەس بۆ من و تۆ کە خوێندەوارین هەر لەم مانگە هەر ڕۆژی یەک ئاەت تەماشا بکەین تەدەبوری بکەین بزانین چمانە هەیە شتێکی نوێ شتێکی تازە فێر دەبین جاخوا دەفەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهر فەلیەصومهو ئەمە لێرە چی دەڵێن زانایان دەڵێن جۆرێک لە فەردیەتی تێدایە یعنی چی یعنی ڕەمەزان بەڵێ بە جەماعی بە ڕۆژوو دەبین بەس تۆ دڵت خۆش نەبێ مزگەوت پڕا باشە هەموو شوێنە قەڵەباڵغە باشە هەموو شار بە ڕۆژوون باشە بەڵام خوددا دەفەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهر فەلیەصومهو کردی بە فەردی یعنی وەکو تاک ئاگاد لە خۆت بێ وەکو تاک تۆ چی دەکەی لە ڕەمەزان ئێمە خەریکە ڕەمەزان وردور ئەبێ بە فیستیڤاڵێک و ئاهەنگێکی جەماعی هەر کەس خۆی ون دەکات نازانێ ئەو چی کردووە گرنگە بزانی تۆ لە ڕەمەزان گۆڕانکاریت بەسەر هات ئەو فەردیەتە زۆر گرنگە بزانی ڕەمەزان بۆ تۆ چی کرد تۆ چیت کرد لە ڕەمەزان
هەڵ نەخەڵەتی بەو قەڵە باڵغی کە هەیە هەڵ نەخەڵەتی بەو قەڵە باڵغی کە گۆڕانکاری هەیە مامۆستا بەڵام گۆڕانکاریەکی نەگەتیڤ بۆ نمونە زۆر نوستن زۆر خارن خراپە زۆر گرانبەهایت ناو بازاریدا ئەف گۆڕانکاری هەیە بەڵام بەداخەوە نەگەلەکە باشە مامۆستای بەرز مەدوێتن ڕاو سەرنجێن وان بە ڕێزانژی وەربگرین کەل شار و شارشکن کوردستانی بەشدار بووینە دگەلمە بەلێ بینەرن بەڕێز بفەرمونون بە پێکڤە بینەر بین کاوان چشمە ڕاگوتیە بفەرمونون لەم مانگەدا پیرۆزیەکان پێویستە ڕەچاو بکرێتەوە کە مرۆڤ کە وەکو فەرزێکی خودایی جێبەجێ دەکات و احتیمامێکی تایبەت دەدرێت بە مانگە وەکو لە شێوەی خواردن و هەڵسان و دانیشتن و شێوەی ئەو یعنی لە مانکانی تر جیاوازێکی زۆر دەبینین سوودی ڕەمەزان هەم لەبارەی دینەوە سوودێکی باشی هەیەەوە مەسەڵەن کەسێکی دینداری هەم لەبارەی جەستەی ئینسان و ئیسراحەتێ بە جەستەتە ئیسپادێکی لەکەی وەکو مەعیدە و وەکو سوشی لەش و ئیسراحەت و ئەو شتانە بزانین برسێتی کووە بیر بکەینەوە ئەو کەسانی کە برسیە هەژارن دەستکوتن خۆ ماجی ڕەمەزان بەزدانن درایە ئەمە بەس نەخۆینەوە ماجی ڕەمەزاندا حتا تحمل ئەمە تحمل هەسوکۆتمان لەگەر دەوروبەر لەگەر خەڵک لەگەر دراوسێ چۆنە ماجی خێر و خێراتە ماجی تاع و زکاتە ماجی ڕەحمەتە خەڵک دەبی زکاتی بکە ساڵە فەقیری بکە هەر عیبادەتێکی ڕەب العالەمینی دای ئەکید فایدە مرۆڤیە تێدا هەی خودێ چ عیبادەت نەدایە هەکەت بژن هەموو ئەمرێکەش قەستی کەدای هەر عیبادەتێکی ڕەب العالەمینی دای ئیلا مفاید تێدا هەی مفاید مەها ڕەمەزانێکی گەلێکین يعني إيشوان مفاهمة كو مروفي تعلمين صبري تحملي مانجي رمضان مانجي طاعة وخير وخوا برستيا زيادة الخلشي دليبو خوا برستي وخير وساكا دكاتوا بله بینرین برس اوان برزانه سرنجین خود دانه دیار کرن سبارت هیوا رمضان پیروز خیر و برکتا مانگا هیوا رمضان پیروز مامستای برس وان برزانه آماجه داوی چنده که هیوا خیر و صبر و خوراگری و تحملیه و هیوا گورانکاریه و هیوا هفکاریت نوا رمضان دا بحثاوی چنده که مامستا که رمضان پیروز دائما فقیر حسبی چندید کتن عفوا دولمند حسبی چندید کتن که فقیر چه جیانک داد جیتن بله ویرا ما مستعجر يعني كوي أخفتني فان برزانة سرنجك سرفيها بيتن تايبتي سرفي أخفتني كزورة باوت نافكم الجامعة دمت بيجن إيك الفلسفة رمضاني أو ما يداناي دا دولمنت هست بجيانا فقيري بكتن باشد في دمي دا فقير هر فقيرة مانجا رمضانيش دا هر فقيرة آيا بول سر فقيري واجبه بله أو لو گرفتانەیە کە حکمەتەکانی ڕەمەزان دەژمێرن بله ئاباسی ئەوم کرد کە تۆ برنج دەچێنی لەگەڵیدا گەژوجایەکی دیرێک ئەوەت ناوێ بله ئەگەر لەو نەوع بژمێری ئەوە تۆ وەڵامتدا تۆ بەرسفتدا دەڵێی باشە ئەگەر بۆ ئەوە بێ ڕەمەزان دەوڵەمەند هەست بە فەقیری و هەژارەکان بکە هەژارەکان بۆ بەڕۆژوو بن بله ئەوە بەرسیارە ئەپرسیارە کەواتە دەبێ ئەوە سەبەب نەبێ بله دەبێ ئەوەیە ئەلێرەکە گوتم لعلكم تتقون لعلكم تتقون تقوا بەو مانایی کە بریتیوێ لە خۆپارێزی و خۆکۆکردنەوە و شکاندنی ڕەتابەت و دووبارە پێداچوونەوە بە ذاتی ئینسانە ئەمە فەقیریش پێویستێتی و دەوڵەمەنیش پێویستێتی بۆیە هەندێک دەڵێ بۆ تەندروستی باشە بۆ تەندروستی باش بێت دەچوم لە غیری ڕەمەزان بە ڕۆژوو دەبم نان ناخۆمە نییە کەواتە ئەو شتە لاوەکیانی کە دەگوترێ ئەوە ڕاست نییە هەموو بەرسوی هەیە دەڵێ بۆ دەوڵەمەنە دەڵێ ئەی فەقیر بۆ بە ڕۆژوو بێت دەڵێ بۆ سەحاتە دەڵێ باشە من لە ڕۆژێکی دی بۆ خۆم نان کەم دەخۆم یان کەسێکە عکس بوو سەحەتەوەی وانە جا لەبەرەوە مەبەستم چی بوو ئەم قسانە ئەبێ ینی کۆنن دەبێت زۆر ئەوە نەڵێن ئەوە بڵێن کە خوا فەرمووی لعلكم تتقون کەواتە لە قورئاندا عیلەت هەیە و حکمت هەیە ئمە بۆ نوێژ دەکەین چونکە خدا فەرمووی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر باشە کەواتە لێرە حکمەتی نوێژ ئەتوانی هەزاری تر بژمێری بەس ئەو هەزاری تر ئەسڵ نییە خۆمان دەیهێن نەژماردن بەرەوە بۆ ڕۆژوو دەتوانی گەلک بژمێری بەس هەموو بەرسوی هەیە ئەوانە کەواتە ئەتوانین بڵین مامۆستا ڕەمەزان پەیوەندیەکەت ناوبەراتە و خدای مەزندا یعنی سەر ئاستی تاکە کەسی هەر ئێک خو چارەسەر کەت خو چێکەت ئەبینیت لەبەر ئەوەیە کە خدا لە حەدیثی قودسیا فەرمووی بله كل عمل ابن آدم له إلا الصوم فإنه لي بۆ چونکە تۆ دەتوانی هەموو عیبادەتێک بکەی لەبەر ئەوەی خەڵک پێ بزانێ بله بەس ڕۆژوو کەس نازانێ
کەواتە بەڕاستی ڕۆژوو پەیوەندی نێوان ئینسان و خوددا. بەێ دەستێتت خوشمامۆستای بەڕست وەکو تا ئاماژەژی داوی چەندی کە ئەڤڕۆ زۆر پرسیار هەنە پرسیارێت نوێنە بەڵام بەرسوێت کەڤن هێنەدان هەمبەروان پرسیارانە ئایا ئەم vێگەوەی مامۆستامە چ بەرسەکان نی هەبیتن بوان پرسیارێ نوێ تازە بڕوانە هەموو ساڵێک بە ئەم ڕۆژەوە گرفت هەیە بەێ یعنی گرفت لەوێ دەڵێن وڵا دوێنە ڕەمەزان بوو ئێمە ڕۆژێکمان لێ خوارد هەموو ساڵێک ئەم گرفتە لە کۆمەڵگەی مسلمان بەگشتی و کوردەواری بە دووبارە دەبێت دەڵێن وڵی فلان وڵات ڕاستی کرد وڵای ئێمە گوناحمانەگە ئێمە ڕۆژێکمان خوارد هەندێک دەڵێ کاکە من لەگە سعودی بە ڕۆژوم یەکێکی دی دەڵێ وەڵام من لەگەڵ ئێران مثلەن شیعەکان یەکێکی دی دەڵێ وەڵام من لەگەڵ فلان مەرجع ئەوی دەڵێ وەڵام من لەگەڵ هەرێم یعنی ئەم قسەیە بۆ دووبارە دێ ئەمە لەبەر ئەوە دووبارە دەبێت کە ئێمە هێشتا لەم بابەتە مەسەلەکان پەیوەست بوونە بە سیاسەتەوە دیاریکردنی ڕۆژی یەکەمی ڕەمەزان هێشتا زانستی نییە خدا دەفەرمێ دیاریکردنی ڕۆژی ڕەمەزان مؤسسەیەکی دەوێ ئەو مؤسسەیە دیاری دەکا بەبێ گومان و بەبێ هیچ شتێک ئیترەوە کێشەی من و تۆ نییە خدا لە قورئان دەفەرمێ فاسأل العادين فاسأل العادين العادين يعني ژمێریاران يعني چی خدا بە پێغەمبەر دەفەرمێ بە ئێمە دەفەرمێ بپرسن لە چێ بپرسن العادين ئەوانەی کە عەد دەکەن ئەوانەی کە دەژمێرن ئەمە لە سەردەمەکانی قەدیم گروپێکی بچکۆلە بوونە تەماشای مانگیان کردو تەماشای هەبیان کردو و زانیویانەکەی سەری مانگە و کەی کۆتایی مانگە ئەمە دەبێت ببێ بە مؤسسەیەکی گەورە ئێستا لەم سەردەمە ئێمە ئێستاکە زانستی فەلەکمان هەیە و فەلەک ناسیمان هەیە و کۆمەڵی فەلەک ناسانی کوردستانمان هەیە و ئیدی لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە دەتوانین زۆر بە ئاسانی هەر 12 مانگەکە نەکە ڕەمەزان هەموو 12 مانگەکە سەرەتاکانی بزانین بەتایبەت ئەمما ئەم ساڵ زۆر بە ئاشکرا ئەوە زانڕەکەواتە ورد ئەمە بینە دەستی فەلەک ناسان فیزیاناسان زانستخوازان کۆمەڵەیەکی لێ دروست دەکەن بە ناوی العادین کە خوددا وای فەرمووە ئەو کاتیتر ئەم کێشەیەمان بۆ دروست نابێت ئەمە هەموو ڕەمەزانێک ئەم کێشەیە هەیە بەم ڕەمەزانەشەوە ئەمە یەک دوو نقطەیەکی دی هەیە ئێمە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه يعني جوانی مسلمان لەوەدایە جوانی ئیسلامیەکەی لەوەدایە هەندێک شتێ پەیوەست نییە بەوە وازی لێبێنێ یعنی چۆن یعنی ڕەمەزان بۆ ئەوە بوو کە تۆ لە خەمی خۆتابی زۆر هەندێک کەس چاودێری خەڵکەکەن بە ڕۆژووی دێ دەپرسێ ئەم نابێ بەپرسی ئەم پرسیارە عیبادەتە یعنی تۆ نابێ خەڵک ئیحراجکەی لە بینی خەڵکە لە قەڵەباڵغیا ڕەنگە زروفێکی خۆی هەبێ ڕەنگە مسافر بێ وانە بە ڕۆژووی ئەوش احتیمالە بڵێن نە ئەنجە بۆ بە ڕۆژوونی لەبەرچی بە ڕۆژوونی بێ بە هزار کێشە کەواتە ئەو مافەت نییە لە خەڵک ئیختیبارکەی مافی ئەوە نییە خەڵک ئیختیبارکەی لە بینی خەڵکدا و لە نێوان خەڵکدا کەس ئیحراج مەکە بڵێ بە ڕۆژووی یان بە ڕۆژوونی یان یەکێکی دی دەبێنن بە ڕۆژووە ئەڵێ بە ڕۆژوم دەڵێن جا خۆتۆ پێشی ئێمە ڕەمەزان دیمان تۆ نوێژ ناکەی تۆ بۆ بە ڕۆژوو دەبی تۆ سێ دەرگایەکی خێری لێداخن زانایان دەڵێن ڕۆژوو عیبادەتێکی مستەقیلە ڕۆژوو عیبادەتێکی مستەقیلە من نازانم چۆن دەبێ یەکێک لەوانەیە نوێژیش نەکاو بە ڕۆژوو بێ من نازانم چۆن دەبێ بەس لە لای خوددا عیبادەتی مستەقیلە کەواتە خوددا خۆی دەزانێت مامەڵی چۆن لەگەڵا دەکات تۆ بۆ دەرگایەکی لێدا دەخی یان یەکێکی دی ئێستا ڕەمەزانە بە ڕۆژوو ئەڵێن کورە فلانە کەس تۆڵایی وا نەبووی ئەمە یعنی ئەمە پێڵەن ڕەمەزانی ئەڵێن بەخوات و هەر ڕەمەزانی دەدوای ڕەمەزان ئەدبینەوە چۆنەبی بۆ ڕەمەزان وەکو تۆڕێک وایە چەند کەسی ئاوا گرت دوای بەباشی مایەوە بەست شتێکی چەند سروشتیە مامۆستا و 11 مانگی تەڕابووری هەر تشتێکی فری بکەی بکە بەڵام کە بیتە ڕەمەزان بێخوبکە کەسێکی شەریف باش ئەمە چی پێ دەڵێن ئەمە وێستگەیە یعنی ئێمە پێمان خۆش نییە بەڵام خۆ لای خوددا ئەگەر 11 مانگ ئینسان خراپ بێ یەک مانگ باش بێ لای خوددا پێی زۆر یعنی میزانی خوددا وایە تۆ نبینی یعنی میزانی من و تۆ یەک کەسێک هەڵەیە بکڵێن هەڵی کرد چاکەیەک شڵێن چاکەی کرد خی گەورە فەرمێ من جاء بالحسنة فله 10 أمثالها ئەو بەس خوددایە کە دەتوانێت ئەوە بکات چاکە بە 10 حساب بکە و سەیئەش بە 1 حساب بکە گوناه بە 1 حساب بکە و چاکەش بە 10 حساب بکە مەبەستم چی بوو ئەو ئومێدەی کە خوددا دەیدا لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا ئێمە بێ پێمان خۆش بێ هەتا ئومێد بدەین بە خەڵک خودداش ئومێدی داوە پێغەمبەر ئومێدی داوە درودی خوای لەسەر مەبەستمەوە بوو بە کەس نەڵێ ئەوە خاوە ڕەمەزانیە لە دوای ڕەمەزان بەجێ دێڵێ واز دێنن ئەوە باش نییە قسێ بکەیت یا مەسەلەن ئێستا لە ڕەمەزان دێت کچێک سەرپۆشێک دەدا بەسەریە
دەڵێن ئەوە حیجابی ڕەمەزانیە نابێ وای پێ بڵێ قەچێکە ئەوە ڕێزی ڕەمەزانی گرتووە و ڕەنگە لە دوای ڕەمەزانیش بەردەوام بێ یان دەچی نوێژی تەراویح دێ وەڵام مزگەوتی فلان 8 ڕکعاتەکە قبول نییە مزگەوتی فلان 23 دەکاوەی ئێمە تەواوە باشە خۆی ئەوە سنەتە ئەوە سنەتە ئیمامی نەوەوی لە مەجموعە دەڵێ ئەتوانی تەراویح لە ماڵی خۆت بکەی بە تاقی تەنیا دەشتوانی بچی لە مزگەوت بیکەی دەتوانی 8 بکەیت دەتوانی 12 بکەیت ئەتوانی چلیش بکەیت 50 بکەیت کەیفی خۆتە کەواتە من بەستم ئەوە بۆ خۆی لەبەر سنەتێک فەرزێک نابێت تێک دێ فەرزەکە برایەتی نێوان ئینسانەکانە وەڵا ئەو دەڵێت ئەو غەڵەتە ئەو دەڵێ ئەو مزگەوتە غەڵەتە یان مەسەلەن ئەوە نەخۆشە فلانە کەس یان مسافرە پێی دەڵێن وەڵا ئەو کەسە چۆن بە ڕۆژوو نییە نەخۆشیەکەی هیچ نییە پەسیوێکە کاکە ئەو پەسیوە لای تۆ پەسیوە لای ئەو زۆر قورسە لای ئەو بە قۆرسی گرتوێتی خۆی دەزانێت نەخۆشیەکەی چییە یان حاڵەتی تر هەیە تەڵەبەیە ناتوانێت بە ڕۆژوو بێ یان پێشمەرگەیە کە چۆن زانایان فتوایان بۆ دالیژنەی فتووە یان ئەو کەسە کرێکارە ئەمانە هەمووی فتوای خۆیانیان هەیە یان کۆتایی بێنن بەم بابەتە ڕەمەزان زەکات دەدرێت زەکات کورد عادەتەن لە ڕەمەزانە زەکاتی ماڵەکەی دەرەکە ڕەنگە زەکاتی ماڵی هەندێک کەس ملیۆنە دۆلار بێ ڕەنگە هەندێکی 100,000 دلار بێ ڕەنگە هەندێک 10,000 دلار بێ دێ لە تەقاتوعی ڕێگاوبانەکان وەرەقە تەوزیعی دەکات بە سوالکەر و دەرۆزەکەرەکان بۆی خزمەکانی نەزانن چەندیان هەیە فەلسفەی زەکاتی فطر سەرفترە فەلسفەی زەکات ئەوەیە فەقیر لە فەقیری دەربێنی 2 دەفتەر 3 دەفتەر بدە بە کەسێک با خانووی پێ بکە بیدەبێ بۆ ئەوەی پێی بدە بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلە تەکسیەک بکڕێ ئیشی پێ بکە دوکانێکی پێدا بنێ ڕسقێکی پێپیا بکە ئەمەیە زانایان گوتویانە ئەو زەکاتە فەقیر لە فەقیری دەرەکە کە بتوانی بیدەی بەیەک کەس و ئەو کەسە لە فەقیری هەستێنێتەوە نەک ئاوە دابەشیکەی بەسەر دەرۆزەکەرەکانە و لە ئێران و لە پاکستان و لە ئەنحای عێراقەوە خەڵک دێ بۆ مانگی ڕەمەزان بۆ کوردستان دەڵێ کورد پارە دەبەخشێتەوە دەستێتت خوش مامۆستای بەڕێز مەدەمێ بێن بەدانایکی هاتی و دێنێ خزمەتە جاناوێتە بینەرن بەڕێز پشتی وێ ناوبڕێ و دێ بەردام بین ئەت خزمەتاوەین بەڕێزدا بفەرمە بینەرن بەڕێز دووبارە سڵاف وەبن بەرداوامین بۆ درێژە پێدانا وێ خەلەکە خەو کە ئەم بەحسا پەیامێت هەیڤا ڕەمەزانە پیرۆستکەین دیگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق مامۆستا بێنەفسەر تەورن خۆ هەلبەت ڕەمەزان طقوسەکە عیبادەتەکە مسلمان ئەنجام دەن بەڵام بەدوێ بزانی مامۆستا ئەڤی عیبادەتێت هێتە ئەنجامدان چ پەیوەندیەک هەیە دگەل ئەخلاق و ڕەوشت و ئاکاری ئینسانی بە لە قورئاندا دەبێت جیاوازی بکەین لە نێوان سیام و سەوم بەێ سیام و سەوم جودا هیچ گەورە فەرمووی كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ئەوە زانیمان ئەم سیامە پێویست بەوە دەکات ئێستا نوێژ وەختی نوێژ دەکەی بە پێوە دەوەستی قیامە ئەوە ئیشی چییە واجبی چییە واجبی جەستەیە جەستەی تۆ وەستاوە بە پێوە دەچی بۆ ڕکوع جەستەیە دەچی بۆ سوجود جەستەیە هەڵەستیتەوە هەر جەستەیە کەواتەمە هەمووی عیبادەتی جەستە بوو خدا فەرمووی قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون کەواتە خشوعی قەلبی مەطلوبە لەگەڵ ئەوە هەر کابرا ڕکوع ئەوە بکە و فکری لای نوێژ نەبێ و نەزانێ نوێژ چێ زۆر ئیسفادەی لێ ناکە ڕۆژوش وایە ڕۆژوو ئەگەر نان نەخۆیت و ئاو نەخۆیت و خواردنەوە لە خۆت حرامکەی ئەو بەشەی سیامە ئەدی بەشی سەومەکەی چییە بەشی سەومەکەی ئەوەیە کە زمانت بپارێزی لە قسەی خراپ ناخی خۆت پاکەیتەوە بەشە معنەویەکەیەتی سەیری قورئانکە لە قورئاندا تەماشاکەی خوا سبحانه وتعالى لە قورئاندا چی دەفەرمێ بۆ مەریەم فإما ترين من البشر أحدا فقولي إني نذرت للرحمن صوما وبري أم آياتا چی پێ دەڵێ فكلي واشربي وقري عينه بخۆرەوە فإما ترين من البشر أحدا ئەگەر ئینسانێک شت بینی فقولي إني نذرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا بكردي أي مريم بخۆرەوە هەر کەسێکی شت بینی بڵێ من نەزرم کردووە کە بە ڕۆژوو بم بۆ خوددا بۆیە قسە لەگەڵ کەسدا ناکەم زمانم دەپارێزم لە قسەکردن سەوم بوو بە چی سەوم بوو بە زمان پاراستن سیام بوو بە جەستە پاراستن لە خواردن و خواردنەوە کەواتە ئەلێرەوەی پێغەمبەر دوودی خوای لەسەر پێمان دەڵێ برادەرینە ئێوە کە بە ڕۆژوو دەبن موسڵمانینە کە بە ڕۆژوو دەبن ڕۆژوو هەر ئەوە نییە کەوە نەخۆیت و نەخۆیتەوە پێغەمبەر دەفەرمێ درودی خوای لەسەر من لم يدع قول الزور والعمل به دەبینی پێغەمبەر وای نەفەرمووە دەڵێ هەر کەسێک
يعني قسەی خراپ و زمان خراپی و چۆن ئەڵێ وشەی خراپ و ئەم شتانی بەجێ نەهێشت و وەکوڵێک هەر کاری پێی کرد چی ئەو کەسە چیە فەلەیسە لله حاجة في أن يدع طعامه وشرابه خدا هیچ پێویستی بەوە نییە ئەوە نەخوا و نەخواتەوە پێویستی بەوە بووکەوە ئەبێ زمانی بپارێزێ لە خراپە و لە خراپەکاری هەر ئەوەیە کە جارێکی تر باسمان کرد كل عمل ابن آدم له إلا الصوم خدا لە حەدیثی قودسی إلا الصوم صوم يعني فەلسەفەی بەڕۆژوبوونی زمانە بەڕۆژوبوونی چاوە بەڕۆژوبوونی گوێیە بەڕۆژوبوونی ناخی ئێمەیە لە خراپە و لە خراپەکاری سەبارەت بێت چەندەی مامۆستای بەڕێز دەما کەسێک ڕۆژیت بیتن برسیت بیت تێنیت بیت ئۆتۆماتیکیان بیشتن ئەس کەسێکم عەسەبیمێ هەلچوویمە ینی نەب منە چونکە ئەعسابێتوی بەرز بووینە ئەمە بێت هەموو فەرمودەکانی پێغەمبەر دوودی خوای لەسەر لە بیرمان نەچێت لە ڕەمەزان لە بیرمان چێتەوە فەرمووی تەبەسومک فی وەجهی ئەخیکە سەدەقە یعنی هەر تۆ برای ئینسانیت هەر ئەوە کە زەردەخەنەیەک و پێکەنینێکی ناسکەکەی هەر سەدەقەیە بۆ تۆ ئەوە شتێکی زۆر سێرە وەڵا دەڵێن فلانە کەس بە ڕۆژووە لە قەینا لێگەڕن ئەوە تووڕەیە بۆ تووڕێ وڵا بە ڕۆژووە کاکەوان نییە تۆ کە بە ڕۆژوو بووی مەفروض وا بە ڕوود خۆش بێ لەگەڵ خەڵکە یعنی ئەم سیفەتانەیە بۆیە گوتم یعنی سیام لەگەڵ سەوم ئەوە ماناکەیەتی لە ڕووی ئەخلاق لە ڕووی واتایی لە ڕووی معنەوی لە ڕووی زمان پارێزی لە ڕووی چۆن ئەڵێ هەڵبژاردننی وشەی جوانتر دەبێت لە ڕەمەزانە جوانتر و ناسکتر و تۆ بڕوانە لە قورئاندا خوددا دەفەرمێ ئین المسلمین والمسلمات خۆمە باسی ژن و پیاوە کەمادام مسلمیون و مسلمات بوون خۆمانەی وای پێنج ڕوکنەکەی ئیسلامیان کردووە مادام ناویان مسلمیون و مسلماتە یعنی چی یعنی شایدمان و نوێژ و ڕۆژ و هەمویان کردووە وایە خۆ ڕۆژوتیایە والمؤمنین والمؤمنات والقانتين والقانتات والصادقين والصادقات والصابرين والصابرات والخاشعين والخاشعات والمتصدقين والمتصدقات والصائمين والصائمات أو شيء بالصائم بو هاتوا خلنا مسلمين صوم هبو بوشي خواني فهموا والمصلين والمصليات تخصيص كردنا برا چندين أليرا أو صوم معناي صوم صيامكنيا معناي صومكيا يعني زمان باريزي ئەوانەی کە زمانیان پیاوان و ژنان کە زمانی خۆیان دەپارێزن لە وشەی خراپ لە قسەی خراپ ناخی خۆیان بە پاشی ڕدەگرن ئەجینا هەر لە ناو مسلمینەوە المسلمات مؤمنینەوە المؤمنات لەوێ باسی ڕۆژ و نوێژ و هەمووی تایە بۆچی لەم دواوە نوێژی دووبارە نەکردەوە بۆچی حەجی دووبارە نەکردەوە بۆ زەکاتی دووبارە نەکردەوە وانە لەبەر ئەوەی کە ئەمیان بریتە لەو سەومە بریتە لەو سەومەی کە بریتە لە پاراستنی زمان و ناخ باچی ئینسان دەسێتت خوش مامۆستای بەڕێز وەکو هەر جار مدوێتن بینەرین بەڕێزجی هەفپشێک بندگەلمەت ناوا vê حیوارێدا و سەرنج و بۆچوونێت خۆ بێژن شار و شارۆچکن کوردستانی دیگەلمەدانە بفەرمونون با پێک بە بینەر دلێ مرۆڤی نازکت بێ دلێ مرۆڤی دەوڵەمەندت بتن مرۆڤت علمتە سەبرێ چاوێ مرۆڤی الفەقیری مرۆڤ هەست برسێت کتن هەست بوەستانێت کتن چەند و دەوڵەمەند بیت فقير دل هزرات بد ورزشێکی ڕۆحیە و نفسیە و فەرزێکی خدایە و ئیسراحەتکردنی جەستەی مرۆڤە خودی بۆ سەحەتە مرۆڤی گەلێکە باشە خاص سەحەتە مرۆڤ هەست بکات سەحەتە مرۆڤی گەلە باشێتێت سوودی ڕەمەزان یەکەم شت بۆ کەسانی کە مادیان تاو نییە کە بە ڕۆژ بۆ وەنتێگەی ئەو ماوەیە معنی مادیان فترێکی استراحەتەکە ئیسفادەکەن لەو ڕۆژوە لە ڕووی خواردنی شەوەتوان ینی زیاتر پارێزکەن کەمتر خواردن نەخۆن یانێتوان بەرهەڵستێک پیاکەن دش بۆ نەخۆشیانی هەیەە رمضان محاسبة إنه بين إنساني ورب العالمين يودو يجي مروف خود زبريتن يعني إنسان ده شعوري كردن نه مثلا چند ساعتك برسی بیدانی تینی او بابتك إنساني بيجري ده بس سوز و پیمان رب العالمين همین قابل مراقبة لنداف سلام روبي يعني زمان قتو هر دخوي ما نجيك دبا او معده او قداش با إسراحات بك توزق يارمتي او بدا لخواردن و لتشيش كم دكاتوا بار اون دگران ناکم تسر معده هیوکه دا بیروان بین که بگلک دشتا و کی فرمانت که بو 12 هیوت سالیت کو سر مروی دا تا که به سلمان چند بله بینرین برس سپاس بوان برزانه که بجدار بوند گلمه و راسترنجین خو آراستی مکرین دستنوان خوش بن مامۆستای برس هەکر کوی گشتی ئاختنل سەر ئاختنیوان بەڕێزانە هەبیتن بفەرمو ئەگەر نەدیچنە سەر تەوەریخ بەڵێ کوی گشتی قسەکان وەکو بڵێ ئەو بەشەی زۆر گرنگە یعنی کە دەڵێن ئێمە 11 مانگ دەخۆین و دەخۆینەوە لەو مانگەدا زۆر گرنگە ینی ڕۆژ و دەوری خۆی و ڕۆڵی خۆی دەبینێ ئەم قسەیە بە گشتی جوانە بەڵام بەو مەرجەی لەو مانگەدا وەکۆڵێ
هەروەکو یا زەمانگەکەی دی نەبێ بەلی ئەو ڕێدیوسە ئەو کەمکردنەوەیە گرنگە کە سێ ئەبێ بێ بە دوو هەر کەسێک لە ئێوارە دوی کردەوە بە سێ هیچ فەرقی نەکرد. بەێ مامۆستا ئەخفتنێکێ زۆر جار یعنی تێتە گوتن ناوا کومەلگا هەمەدا تایبەتی کومەلگا کوردی زۆر جار تێتە دیتن ئەو ژێوەیە کە رب العالمین قۆرانە پیرۆز دە بەحساوی چەندی کرێکە کەسێک مسافر بیت یان کەسێک نەخۆش بیتن مافەوی چەندەیە ڕوژە خۆ بخوت ئەن ڕوژەکادی بگرتەوە یان فیدیە بدەتن بەڵام کەسێک کە تووشی وی حالەتەی بیت و وێ چەندە هە تطبیق کرد ناوا مجتمعیدا کەسێکی نەمەرغوب تێتە پێش چاف و خەڵکێک چاوێکی نەباش بەرێ خود دەتێ جنابێ دە چاختنێک سەروێ چەندی هەیە لە زۆربەی تەفسیرەکانە گوتراوە مەریض چێ بەێ مسافر کێ ئەوە زۆر گرنگە ئێمە نابێت لە خۆمانەوە ئەو بڕیارە بدەین یعنی ئەوە دکتۆرە بڕیار دەدا ئەم کەسە بەڕاستی نەخۆشیەکەی کاریگەری بەسەریەوە هەیە وەکو گوتم سێ کەس پەسیویان گرتووە هەڵامەت دوانیان تەحمل دەکەن بۆ ئەوان هیچ نییە جەستەیان بەهێزە مقاومەیان بەهێزە یەکێکی تریان لاوازە لەوەی بیخات لە ماڵەوە بیخات لەبەرەوە مەبەستمەوە بوو ئێمە نابێ خۆمان بخێنە جێگەی دکتۆر ئێمە بڕیاردین کورە فلانە کەس عیبی نییە ماشەڵا گەنجە نەخۆشی چی بڵێ تۆ چوزانی ناقی ئەو چییە فحوساتی ئەو چییە لە جاتی ئەو قسە نەکەین توش لە جاتی خۆمان تووشی گوناحێکی ترە بڵێ خۆمان تووشی بژلی چەندی مامۆستا کە خەڵکێک ینی چاوە تەفسیرە نەخۆشیێت کردن بەس مەبەستە من مامۆستا ینی ئایا حالەتێکی عیبە هەگەر کەسێک وێ ڕخسەتی وەربگری نەخێر 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 زۆر ئاساییە هەندێک جار ڕەنگە لە هەندێک شوێندا ڕۆژوو هەبێ پێویستی بەوە بێت کارێک ئەنجام بدرێ ئەو کارش هەموو دەڵێن بە ڕۆژووی ناتوانین هەندێک لەوێ دەیشکێنن بۆ ئەوەی خزمەتی وەزعەکە بکەن ئەو ڕۆژەیە کە پێغەمبەر دووری خۆی لەسەر جارێکیان تووشی حاڵەتێکی ئاوها بوو ئەوانەی کە بە ڕۆژوو بوون هەمویان بە ڕۆژوو بوون نیانتوانی کارێک ئەنجام بن هەندێکیان شکاندیان کە شکاندیان ڕۆژۆکەیان توانیان ئیش بکەن و کار بکەن و خزمەتی ئەوانەی دیش بکەن ئەو کات پێغەمبەر فەرمووی ذهب المفطرون اليوم بالأجر ئەمڕۆ ئەوانەی کە ڕۆژۆکەیان شکاند هەموو ئەجرەکەیان بۆ خۆیان برد چونکە خزمەتی ئێمەشیان کرد دوای ڕۆژێکی دی دەیگرنەوە دەستێتات خۆش مامۆستا بەرز ئەگەر مامۆستا سەحلە ڕەمەزانە پیرۆز بکەین ڕەهەندێکی ئابووریژی هەیە ئەگەر بین سەحلاوی چەندی بکەین مامۆستا چ ئاختنێک سەروی چەندی هەیە ئایا ئەم دیچەوە ڕووی ئابووری سەحلیکەینە هەیڤ ڕەمەزانە پیرۆز و ما چ سەردەریە گەلوێ چەندی هەبیتە ڕووی ئابووری ئەوەیە کە خودای گەورە بە ئاەتێک فەرمووی بەلای کەمەوە وەکولوا وەشربوا ولا تسریفوا کەواتە کێشەکە لەوە نییە دەخۆین و دەخۆینەوە کێشەکە لەوێ ئیسراف نەکەین بڵێ ئیسراف چ ماناک ئیسراف ئەو زیادە ڕەویەیە کە دەکرێت زیادە ڕەویشت وەکو چۆن دەڵێ ڕێژەیی و نسبیە هەر ماڵێک خۆی دەزانێت کورد بە کوردی دەڵێ بەقەت بەڕەکەی خۆت پێ ڕاکێشە کەواتە ئەم قسەیەمانەی وایە هەموو ماڵێک خۆی دەزانێت زیادە ڕەوی کردویان ماڵێک دوو کەسن بۆچی خواردنی چوار کەس دەکەن ماڵێک پێنج کەسن بۆچی خواردنی دە کەس دەکەن یعنی ئەمە هەر ماڵێک خۆی دەزانێت چی بووت ئەمە قسەیەک هەیە قەدیم تەمەنێک هەیە تو ڕەنگە لە بیرت نەبێت تەمەنی ئێمە وا باو بوو پێیان دەگوتین ئازا ئەو کەسەیە کە لە قابەکەیدا دەنکە برنجێک نەمێنێتەوە یعنی هیچ نەهێڵیتەوە ئەوەندەی کە بۆ هینە تەواویکەی فڕێدان نەبوو ئەمە ئێستا هەیە ئەم هەموو خواردنە فڕێ دەدرێت دەنێ و تەنەگەی زەوڵ ئێستاکە بچیتە شارەوانی پێت دەڵێ شارەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە چەند هزار تەن نزیکەی 8,000 تەن نزیکی 8,000 تەن زەبڵ و خاشاک فڕێ دەدەن پێمان دەڵێن لە 150 ئەمە نایلۆن و چی و شوشە و کاغەز و ئەوانەیە ئەڵێن بەداخەوە لە 150 نزیکەی نیوەی ئەم 8,000 تەنە ڕۆژانە لە هەرێمی کوردستان نیوەی خواردن و خواردەمەنی خۆراک گوناحێکی گەورەیە ئێمە بێ زمانێکمان لە بیربێ ئەوانەی تەمەنێکمان هەیە سەردەمی دوو حیساریمان لەسەر بوو ئێستا WFP بەرنامەی خۆراک هینەتەوە یەکگرتوەکان پرۆگرامی خۆراک هینەتەوە یەکگرتوەکان هەروەها ڕێکخراوی فاو ڕێکخراوی چۆن دەڵێ کشت و کاڵ و خواردەمەنی هەرسەر بە ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان پێمان دەڵێ ساڵانە لە ئاستی هەموو جیهاندا نزیکەی 3.1 بڵێ 3 ملیار تەن خواردن فڕێ دەدرێت بە خەسارەت دەچێت 3 ملیار تەن خواردن بە خەسارەت دەچێت دەوڵەمەند و ئەوانەی هەیەیانە و چینی ناوەند و وەک خەڵکی دیاردەکە جیهانی فڕێ دەدەن بەڵام لەو کاتەشدا دەڵێ چی دەڵێ لە کاتێکدا نزیکەی 900 ملیۆن ئینسان برسیە لە دنیا دێ ئەگەر ئەوە 3 ملیار تەن فڕێ نەدرێ و بە نەوعێک تەوزیع بکرێ ملیارێک نزیکەی 900 ملیۆن تا ملیارێک برسیش لە جیهان
کۆتایی پێدێ دەزانی ڕێکخراوی تەندروستی جیهان ڕێکخراوی جیهانی تەندروستی پێمان دەڵێ هەموو ساڵێک نزیکەی 300 ملیۆن منداڵی خوار تەمەن 5 ساڵی 300 ملیۆن منداڵی خوار تەمەن 5 ساڵی بەهۆی بەدخۆراکی و نەبوونی خۆراکی باشەوە دەمرن دەبزانێ ئێمە چەند گوناهبارە بین ئەگەر خواردن فڕێبین ئەبێ خواردن هیچ کاتێک فڕێ نەدرێ خواردن پیرۆزە جاران لەو شتانی ئەگەر هەڵەش بێ سوێندیان بە خواردن دەخوارد سوێندیان بەنان دەخوارد دەیان گوتنان پیرۆزە لەبەرەوە مەهموو لە ڕاستیدا پێمان دەڵێ چی پێمان دەڵێ ڕەهەندە ئابوووریەکانی ڕەمەزان بەلای کەمەوە فێرمان کە ئێمە 3 وەجبە ئەەکەین بە 2 ئەوجا لە هەمان کاتدا زۆر گرنگە بازرگانەکانمان ئەمە هەموو ساڵێک دەیڵینەوە دەڵێن جیاوازی چیە لە نێوان ڕۆژووی ڕەمەزان و کریسمسی ئەوروپا دەڵێن لە کریسمسی ئەوروپا بازار هەرزان دەبێ لە ڕۆژووی ڕەمەزانی موسڵمانان بازار گران دەبێ ئای لەو ئومەتە زانە ئەمە چۆی جێی شانازیە پێغەمبەر درودی خوای لەسەر شانازی بەم ئومەتەوەکە لە ڕەمەزانە شت گرانکە بازارەکەی گرانکە نا لەوە خراپتر گرانی شێکات هەندێک جار دەڵێ گرانم نەکردووە بەس ئەچێ کوواڵەتی خراپی بۆ دێنێ ئەچێشتی خراپی بۆ دێنێ ئەچێشتی ئەکسپایری کۆنی بۆ دێنێ ئەچێت تاریخەکانی سەر ئەکسپایرەکەی ئەگۆڕێ سەیری ئەو مسلمانە کەواتە بەڕاستی هەمووی جێگەی ڕامانە جێگەی پێداچوونەوەی جێگەی بە خۆداچوونەوەی هەر لێرە جارێکی تر زۆر گرنگە ئەوە بڵێم کە ڕەهەندە ئابوووریەکان تۆ لە ڕەمەزانە هەرچی ئیستیرات کەیت و هاوردە بکەیت لە وڵاتانی دەرێ هەر پارەی خۆت دەڕوە زۆر گرنگە ئەوانەی کە دەڵێن سوود لە ڕەمەزان وەرگرین زۆر وڵات وا دەکەن ئێمە کوردین کورد بۆ خۆی چێشتخانەی کوردی هەیە جەما هەمووشتا حەزمان لەشتی کوردیە دەڵێن تێگەشتنی کوردانە لە ئاین دەڵێن بەرنامەی بە کوردی حتا بۆ ئەوەش دەبێ بڵێن ڕەمەزانی کوردی ڕەمەزانی کوردی ینی چی ڕەمەزانی کوردی بۆ ئەوەی ئەم وڵاتە لە ماوەی مانجێکا فێر بێشت هاوردەنەکە با بچینەوە بۆ خواردنە کوردەواریەکان با ڕەمەزانمان سەر سفرەکانمان خواردنی کوردەواری بێ ئەو شتانەیە کە لە وڵاتی خۆمان بەرهەم دەهێنرێ ئەو کاتێمە لەوە شەو لە ڕووی ئابووری جارێکی تر قازانجەکەین و زیانمان لێ نەکەین بەێ بەمسەی بڕست سەبارەتوی چەندێک کە کەسێک سەفرە خوتڕازینیت و چەندین جورێن خارنێ سەر بەرهەفتکەتن یعنی بژلیوێ چەندێکرد بژنە ئیسرافێژی نەکەت گریمان ئیسرافێژی نەکەتن فرمودا پێغەمبەری سەڵاو سەر بن تەکەزلوێ چەندێ ناکەتن کەت بژیت خودێ حەستکەتن حەسوێ چەندێت کەت کە ئەثەرا نیعمەتا خول سەر عەبدێ خۆ ببینتن ئایا ئەوێ چ تاوانێک و چ تشتێکی سلبی و نەگەتیڤ سەروێ چەندێ هەیە کەسێک وێ چەندێ بکەت کە زۆربەینا خەڵکی وێ چەندێت کەن پرسیارێکی جوانە پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده خداش لە قورئانە فەرمووی وأما بنعمة ربك فحدث ئەبێ نیعمەتەکانی خوا بەیان کەین ڕوونی کەینەوە دەری بخەین دەرکەوێ پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی ئێمە ئەوەمان نەگوت ئێمە گوتمان ئیسراف نەکە وەکولوا واشربوا ولا تسرفوا ئیدی خواکە سەر سفرەکەت ئەمڕۆ خۆتی و میوانت هەیە و سەر سفرەکەت دە جۆر خواردنی تایە ئەگەر هەر دە جۆرەکە لە ڕووی بڕدا لە ڕووی بڕ کەمیە لە ڕووی جۆریشا زۆر بوو هەمووی وەکو خۆی هاتە خواردن و هیچی لێ فڕێ نەدرا وانە وتت بسم الله و کۆتایی گوت الحەمدولله هەموو نان خواردنەکەشت عیبادەت هەمووی بە عیبادەت بۆت حیسابە بێ خواردنەکەشت بەڵام ئەگەر یەک قابێک خواردندانێ نیوەی بخوا نیوەی فڕێدا بوو بە مسرف بوو بە مسرف خدا ڕقی لە مسریفە إن الله لا يحب المسرفين مامۆستاگەر بەری خۆ بدەینە مانگا ڕەمەزانە پیرۆز سەرتان سەری جیهانێ هەندێک دەبێژن نەدادپەروەریەک ناوێ چەندێدا هەیە بۆ نمونە هەندێک وڵاتە احتیمالە چەند کاتژمێرێکا دێشێتن تێدای پرۆژێ بیتن هەندێک وڵات هەنە کاتژمێرێت وات زۆرن هەندێک هەنەت کەمن ئایل وێرە نەدادپەروەری تێدایە بالفعل یانجی نەدادپەروەری تێگەشتنامەدا هەیە بەر بێ چەندێ ئەمە یەکێک لەو پرسیارانی کە هەموو ساڵە دووبارە دەبێت تا ئێستا وەڵامە باوەکان وەڵامە تەقلیدی و باوەکان چەند وەڵامێک یەکێکیان پێی دەڵێت لە هەر شوێنێکی دنیا بووی خۆت تابیعی مەکە بکە مەکە یەکەم لە چۆ ئیمساک دەکا و دەوەستێ لە چۆ ئیفتار دەکات لەو ئەوەندە سەعات بشکێنە خواکە دنیا هەرچ دەبێ ینی لە ئەسکەندەناڤیا بۆ نمونە ئەوەیە هەندێکی دی دەڵێ تۆ لە ئەڵمانیا لە ئەسکەندەناڤیای کوردی بەڵێ ئەدەڵ لەگەڵ کوردستانی خۆت بگرە لەگەڵ وڵاتی خۆت ینی کەی ئیمساک دەکەن پارشێو دەکەن کەی کۆتایی پێدێ ئەوەندە سەعاتەی وڵاتی خۆت ئەویش هەیە هەندێکی دی دەڵێن نا ئەمە ممکنە ینی بیر و بۆچوونی تازەی تێدا بێ هەندێک بیر و بۆچوون هەیە هێشتا یەکلا نەکراوەتەوە هەندێک دەڵێن ڕەنگە ڕەمەزان کاتەکەی ئێستا نەبێ دەڵێن ڕەمەزان ڕەنگە هەندێک دەڵێن ئەمەش گرنگە بۆیە گوتم موئەسسەسەیەک و دامەزراوەیەکی عالەمیمان پێویستە بە ناوی ئەلعادون
مؤسسەی چکە خوددا فەرمێ فەسئەلی العادین کەواتە العادین لێرە العادون مؤسسەیەکی ژمێریاریە پێمان دەڵێ ئەرە ڕاستە هەندێک دەڵێن ڕەمەزان تەقویمەکەی غەڵەتە هەندێک دەڵێن ڕەمەزان ڕەنگە مانگی نۆ بێ هەر هەیڤی نۆ بێ سپتەمبەر بێ ثابت بیتن چونکە لە لیسان العەرەبیش دەڵێ ڕەمەزان بە معنای گەرما دێ و بە معنای ئەو بارانەی پێشی پاییزش دێ بارانی پێشی پاییزش پێی دەڵێن ڕەمەزان هەندێک دەڵێ ئەو تەقویمە نەسیئەیان لێ دەرهێناوە مانگی نەسی دەبێ بچێتەوە جێ خۆی ئەو کات هیجری و میلادی وەکو یەک دەچن دەڵێن ئەگەر لە مانگی نۆ بە ڕۆژوو بووینایە هەموو دنیا گۆی زەوی باشوور و باکووری هەمووی هەر وەکو 12 سەعات بە ڕۆژوو دەبوون ئەم قسەیە هێشتا تەسبیت نەکراوە ئەم قسەیە بۆ ئەوەی نەبێتە فەوزا ئەو مؤسسە عالەمیەمان پێویستە مادام شتێکەیە لە ئەستی عالەمدا رابطەی عالەمی ئیسلامی زۆر گرنگە لە ڕووی زانستی و فەلەکناسیەوە مؤسسەی العادون کە قورئان باسی دەکات بێتە دامەزراندن ئەم بابەتانەمان بۆ یەکلا بکات مامۆستای بەڕێز کێشێکا دیژی هەیە هەر سەبارەت بێت چەندی مامۆستاک هەم ئەف تەقویمە هاتیە دانان شلای وەزارەتە ئەوقافی هاتیە دانان بێژن احتیاط تێدا هاتیە وەرگرتن چەند دەقێک احتیاط بەڵام هەمان دەمدا سنەتا پێغەمبەری وەسایە کە تو عەجەلێ بکەی ئیفطارێدا ئایا بە پێچەوانی و پاراکدوسینیت وێ چەندێدا نەمزانی و ئەوەی ئەوقاف مەسەل احتیاتی دەقە و دوو دەقە و شتێک کرابێ بەرحاڵ خۆی دەقە و دوو دەقە زۆر تەئسیر ناکە بەڵام زۆر گرنگە ئەوە دەبینی لە تەلەڤیزیۆنەکانی شایانی ڕەنگە من ئەوم بە دیقەت سێر نەکردبێت تۆ باست کرد یعنی تەقویم و ئیمساکیە بۆ هەر شارێک ئەبێ بەجیا دروست کرێ چونکە هەر شارێک چەند دقەیەک جیاوازی هەیە لە کاتی بانگەکانیدا وە نییە ینی ناکرێ بڵێ هیچ دەمانی وەکو هەولێر نییە ئیمساکی هەولێر وەکو دوهۆک نییە هەتا لە نێوانیشدا قەزا و ناحەکانیش جیاواز دەبنەوە کەواتە زۆر گرنگە هەموو شارێک ئیمساکی تایبەت بەخۆی هەیە چونکە بە پێ ڕۆژهەڵات تا بەرەو ڕۆژئاوادەی دەقە ڕوا دوایگەتە تاگەیتە جەزائیر و مەغریب 3 سەعاتیان لەگەڵ ئێمە جیاوازە کەواتە مەبەستمەوە بوو ئەو ئیمساکی ئەگەر دروست کرابێ بڕوا ناکەم بۆ هەموو کوردستان بێ نەخێر بۆ هەموو کوردستانی حسب شاروچکەیە ڕاست بەڵام سەرڕۆی چەندی هەر شاروچکەکی چەند دقەک احتیاط داناینە پێچەوانەی سنەتا پێغەمبەری نیە چەندە خۆی ئەسڵ وایە یعنی تعجیل وەکوڵێ ینی زوو ڕۆژ و شکاندن سنەتە تاخیر نەکرێ بەڵام ئەوش بۆ مانایە نایە لە خۆمان و بڵێن کەی بانگیدا و کەی بانگینیان جاروای کەناڵەکانیش بانگیان جیاوازە کەواتە زۆر گرنگە سەعاتەکانیشمان پێوەرەکان کەواتە ئێمە تووشی قەیرانی چی بووینە قەیرانی ژماردن یعنی ئەگە بڵێ سەعات ئەوەندێ بە سەعاتەکەی تۆ 2 دقی ماوە بە سەعاتی فلان 1 دقی ماوە دوێڵێن کاکە سەعاتەکەی تۆ لەگەڵ ستاندارد نییە ئەڵێن بە کاتی هەولێر باش بە کاتی هەولێر ئەی هەولێر بە کاتی چۆ نییە وەکو بەریتانیا گرینیچمان نییە تا بڵێن بە کاتی گرینیش بۆ نمونە کەواتە ستانداردێکی کوردستانیشمان پێویستە مؤسسەی العادونمان پێویستە وەڵامی وەرسوی هەموو ئەو پرسیارانەی تۆ بدە دەستێتت خوش مامۆستای بەڕێز هاتینە دومایاوی خەڵکی و زۆر سپاسیاتت کەین بۆ بەرداوامیەتە تا دومای خەڵکی و بەرسەردانەوان هەمی پرسیارانە زۆر سپاسیاتت کەین بینەرن بەڕێز هەروسا سپاسی بۆێن بەڕێژی کە گەلمەدا بوون و هیڤیامە ئەوە مەشیابیتن خزمەتەوەین بەڕێز بکەین و زۆر سپاس بۆ هەفکارێن مەژیت پشت کامیرەوێت ژۆرە کنترۆلی و ئەو بەڕێزین کە فۆکوس بۆ بیش ئامادەکردین و ئەوێت بەشداریت واندا کردی زۆر سپاسی هەمی ڕخەکەتکەین ببینیم خێر و شادی ڕەمەزانەکە پڕ خێر و بەرەکەت و هەفکاری